سڵاو، من جەبار جەمال غەریب دەمەوێ بەشداری بکەم لە زنجیرە بەرنامەکانی ڕوودا و بەناوی پۆدکاست. هیوادارم لەو زنجیرە بەرنامانەدا بتوانم یەکەم سەرکەوتوو بم. سەرکەوتنەکەشم بەوە بەندە کە دەتوانم تا چەند زانیاری لەسەر ڕۆمان، لەسەر ژیانی ڕۆمان نووسێک، لەسەر ئەرکی ڕۆمان لە ناو کۆمەڵگەدا بەیەوە بگێنم. بەپێی و خشتەیە کە من بۆ ناساندنی ڕۆمان دامناوە ئەوەیە من بۆچی پەنام بۆ ڕۆمان بردووە. ئەوە لە ژیانی مندا زۆر گرنگە. پەیوەندیشی بەوە هەیە من بۆچی دەنووسم، ئەوە لە ڕۆمانیش گرنگترە. من هەست دەکەم نووسینی من نەوعێکە لە ترسنۆکی، یعنی هەڵاتنە لە کۆمەلگا. من لە منداڵیەوە کاتێک تووسی کێشەیەک بووم، کێشەیەکم بەرەو ڕوو بۆتەوە، ویستومە لە کێشەکە ڕزگارم بێ. هەرگیز هەوڵم نەداوە شتێک بەدەست بێنم، یان شتێک زەرەدێک لە بەرامبەرەکەم بدەم، یان شتێکی تێبگێنم، بەڵکو ویستووە ڕزگارم بێ. لە دوای کە ڕزگارم بووە من هەوڵم داوە لە تەنهایی خۆمدا بابەتەکەم شی کردوێتەوە. هەموو ئەو قسانەی کە پێویست بۆ پێی بڵێم لە دڵی خۆمدا گوتومە. دەیان جار هێناومەتە بەر چاوی خۆم و هەموو شتێکم بۆ باس کردووە، تێم گەیاندووە هەڵەکە لەکوێدایە. ئەوەشم لە نهێنی لە ناخی خۆمدا گوتووە. دەشێوە پەیوەندی بەوە هەبێ کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی نکراوە نییە، واتە خەڵکەکەی بۆ بابەتە هەرە گرنگەکان گوێ لە یەکتر ناگرن. بۆیە دەبینی لە کاتی میوانداریدا 4 سەعات بەیەکەوە دادەنیشن، هەمووی مجامە لەو گوڵە بڕۆژە خواردنە، بەس کە دێنە بەر دەرگا دەیانەوێت چەند قسەیەکی جددی بکەن. بۆیە قسە هەرە گرنگەکان هەمیشە بە پێوە دەکرێن، هەمیشە لە پەلەپەلدا دەکرێن. من ویستومە ئەوە لە ناو کتێبدا بڵێم. هەموو ئەو قسە گرنگانە، هەموو ئەو ڕووداوە گرنگانە، هەموو ئەو فکر و بۆچوونە گرنگانەی لە ژیانی مندا هەیە، من بە کەسم نەگوت، لەگەڵ کەس باسم نەکرد، هێنام لە ناو کتێبدا جێمکردنەوە. ئەوە ئەساسی نووسینی منە. کە دەستیشم پێ کرد، بە چیرۆک دەستم پێ کرد. کۆمەڵەیەک چیرۆکم نووسی، ئەو چیرۆکانی بۆ کەسم نەدەیگەڕانەوە. شەرمم دەکرد بۆ هیچ کەسێکی باسکەم، و شەرمیشم دەکرد بە خەڵک بڵێم من چیرۆک نووسم و چیرۆک دەنووسم و بابەتێک هەیە شایانی ئەوەیە تۆبی خوێنیتەوە. لە سەرەتادا زۆر شەرمم لەوە دەکرد. بەڵام دوایی کە نووسیم، کە چەند شتێکم بڵاو کردەوە، گوتیان زمانەکەت زۆر ڕقا، زۆر نازانم چییە. منیش بەڕاستی سەرنجمدا ئەو زمانەی من بریتێ لەو زمانەی کە کەس ناتوانێت پێی بنووسێت. بۆیە من سوور بووم لەسەر زمانێکی تایبەت بەخۆم. ئەو سووربوونە لەسەر زمانی تایبەت بەخۆم وای لێ کردم ستایلی تایبەت بەخۆم دروستکەم. چونکو هەر نووسەرێک ستایل و زمانی تایبەت بەخۆی نەبێ، ناتوانێت هیچ زیادەیەک، هیچ ئضافەیەک بخاتە سەر دنیای نووسینی پێشخۆی. بە کورتی ڕۆمان هونەری شارە، هونەرێکە لە دەریادا دەجێڕدرێتەوە. من لەوە نەدەگەیشتم، من چیرۆکم دەنووسی لەوە نەدەگەیشتم. بەس وەختێک گەورە بووم، وەختێک ڕۆمانی دنیام خوێندەوە، بیرم لەوە کردەوە بۆچی دەڵێن ڕۆمان هونەری شارە، ڕۆمان هونەری ئارامیە، ڕۆمان تەقینەوەیەکی گەورەیە لە ژوورێکی هێمندا. بیر لەو ڕستەیە بکەنەوە، چۆن ڕۆمان تەقینەوەیەکی گەورەیە لە ژوورێکی هێمندا. واتە ئێمە لە کۆچ و کۆچبەریدا کە کورد بەشی هەرە زۆری ژیانی، بە تایبەتی لەو 100 ساڵی دواییدا، تقریباً دەتوانم بڵم 100 ساڵ زیاتریش، ئەگەر لە ساڵی 1900ەوە وەربگرین، کورد لە شەڕ و کێشە و فەوزادایە. بەس لە ژیانی مندا کە لە شارۆچکەیەکی وەکو قەڵات زێژیاوم، دەتوانم بڵێم بە بیری خۆم زیاد لە 8 جار ئەو شارەمان چۆڵ کردووە. هەر چۆڵکردن و چوون بۆ گوند و بۆ شارەکانی دیکە و خۆشاردنەوە و تۆپ و تەیارە، ئیدی ئارامی ئەوەت لێ دەستێنێتەوە بیر بکەیەوە و دانیشی و بنووسی. ئەوە بەشی ئەوە دەکا شعرێکی بەرگری بنووسی، ئەوە بەشی ئەوە دەکا ئیساتیکا لە چیرۆکێکدا جێکەیەوە. بەس بەشی ئەوە ناکە ڕۆمان بنووسی. ڕۆمان دەبێت بەهێمنی دانیشی. دنیا، شەڕەکان، لافاوەکان، کوشتنەکان، خۆشەویستیەکان کەب ببنەوە. اینجا پیاوێکی عاقڵ لەو سەرەوە بێت و بیان جێڕێتەوە.
بەدڵی من کاتێک دیوەخانێک هەیە تۆ دیوەخانێک بێنە بەرچاوی خۆت جەنابی ئاغا لەسەری سەرەوە دانیشتووە ڕیشسپی و ڕاوێشکار و نازانم چی دەورەیان داوە هەموو ڕۆژێ ڕووداوی سەیرسەی ڕوودەدات بەس چێ خاوەنی ئەو دیوەخانەیە چێ هەڵگری ئەو دیوەخانەیە ئەو کەسە خاوەنی ئەو دیوەخانەیە کە بەهێمنی دەچێ دیوەخانەکە دەیجێڕێتەوە ئەو سەروەر و سەرداری ئەو ڕووداوانەیە ئەویش نووسەرەکەیە ڕۆمان نووسەکەیە حکایەت ژێڕەرەوەکەیە جێرانەوەی حکایەت لە مێژووی ئینسانیدا مێژوویەکی قوڵی هەیە چۆن مێژوویەکی قوڵی هەیە ئینسان لەو کاتەوە مرۆڤ لەو کاتەوە هەستی بەبوونی خۆی کردووە هەوڵی داوە خۆی بجێڕێتەوە بەڵام ئەو هونەرە لە سەرەتادا کامڵ نەبووە ویستوێتی بە وێنە لەسەر ئەشکەوتەکان خۆی بجێڕێتەوە ویستوێتی لە قسەکردندا خۆی بجێڕێتەوە پەنتۆمای ئەو پێش ئەوەی زمان دروست ببێ بەهێمنی خۆی بە ئیشارەت و بە هەراو بە دەنگەدەنگ و بە هاوار هاوار خۆی ژێڕاوەتەوە چووە ڕاوێکی کردووە ماندوو بووە تووشی کێشە و شەڕانگێزی بووە هاتووە بۆ برادەرەکانی گێڕاوەتەوە ئەوە پێش ئەوەی زمان دروست ببێ بە ئیشارەت گێڕاوێتەوە چونکو بەلای منەوە دروستبوونی زمان داهێنانی زمان گەورەترین داهێنانە کە تا ئەمڕۆ ئینسان کردبێتی لە دوای ئەو لەوانەیە نووسین بێ نووسین گرینگە بەڵام بەقەت داهێنانی زمان گرنگ نییە ئێمە کە زمانمان داهێنا ئیتر لە یەکتر ئیدی لە یەکتر تێدەگەین ئیدی دەتوانین خۆمان بجێڕینەوە من بەو شێوەیە بەو هەموو هونەرەی کە ئەوانەی پێش من دروستیان کردووە هەم لە داهێنانی زمان هەم لە داهێنانی نووسین هەم لە تەکنیکی ڕۆمان هەم لە هونەری بیرکردنەوە هەموو ئەوانم هێناوە خستومەتە خزمەتی قەڵەمەکەی خۆم و قەڵەمەکەی خۆشم خستۆتە خزمەتی ئێوە ڕۆمان بۆچی ڕۆمان سەردەمێک هەموو شتەکانمان گوت نەمانەوە حکایەت بێش هاتووە هەموو شتێکی ژێڕاوەتەوە نەمایەوە بەڵام ڕۆمان شتەکان دەهێڵێتەوە من نمونەتان بۆ دەهێنمەوە ڕووداوێک لە هەشتایەکان لە بەغدا ڕوودەدا کوڕێک ناوی سەروەرە کچێک ناوی بەیانە کچەکە خەڵکی سلێمانیە ناسکە چاوشینە قژ زەردە جوانە کوڕەکە خەڵکی هەولێرە بە هەمان شەرمنی هەولێرەوە هاتوۆتە بەغدا خوێندەوارە زانایە دانایە بەس دڵشکا و ناشرین و نەکبەتە ئەم دوانە حەزدەیەک دەکەن هەزار کێشەیان دێتە ڕێگا چیرۆکێکەیە لە ناو خەڵکدا هی ئەو دوانە دەیگەڕێتەوە بەڵام چیرۆکە نەمرەکە لای منە من هاتم ئەو چیرۆکەم بە ناوی ڕۆمانێکم لەسەر نووسی بە ناوی سەردەمی گریانی بەڵقیس ئێستا ئەوان نەکبوونە چەند ساڵێک لە تەمەنی خۆیان لە تەمەنی ئێمە لە تەمەنی کۆمەلگایەکەیان بەڵکو بوونە سەردەمێک لە گریانێک بە دوای ئەو عەشقەدا کە کورد هەمیشە دەیەوێ بیکوژێ کورد عاشق کوشە کورد جوانی کوژە کورد دەتوانێت ئەفسانە دروستکە بەس لە پێناوی ئەوەیدا جوانی و نەمری بکوژێت بەڵێ کورد لێرەوە چوو بۆ بەغدا بۆی تۆڵەیان لێ بکاتەوە ئەوانە چۆن عاشق دەبن ئەو نمونێم لەبەر یەک شتێ نایەوە ئەوانە عاشق بوون و کۆتاییان هات بەڵام من لە ڕۆمانێکدا نەمرم کردن ئەوان ئێستا بە نەمری لە ناو ڕۆمانی سەردەمی گریانی بەڵقیسدا دەژین من ڕۆژێک هەر لەو بەرنامانەدا لەو پۆدکاستانەدا باسی ڕۆمانی سەردەمی گریانی بەڵقیستان بۆ دەکەم ئێمە تا ڕادەیەک لە ڕۆمان لە دوایین ڕۆمان مێژوویەکی دوور و درێژتری هەیە لە ئێمە لە گەلانی دەور و پشتیشماندا هەم دواکەوتوین بەڵام لە هەموو حاڵەتێکدا بەو شێوەیە دواکەوتونین کە نەتوانین بڵین ڕۆمانی کوردیمان هەیە بێگومان ئێمە ڕۆمانی کوردیمان هەیە ئەگەر تەماشا ڕۆمانی دنیاش بکەین دنیا بە جێڕانەوە دەستی پێ کردووە من تەورات
بە یەکەم کتێبی دنیادا دادەنێم هیچ نەبێت لە ڕووی مەجازیەوە ئەو ڕێگەی بەخۆی داوە بڵێ دنیا بەو شێوەیە کە من دروستم کردووە. تەورات باسی دروستکردنی دنیا دەکا، باسی دروستکردنی ئادەم و مانەوەی لەسەر زەوی دەکا. هەموو ئەو شتانە ژێڕانەوەیە، واتە بە کورتی خالق خوددا بۆ ئەوەی خۆی لە ئینسان بگەێنێ، بۆ ئەوەی خۆی بۆ ئینسان کەشفکە، پەنا بۆچی دێنێ؟ پەنا بۆ ژێڕانەوە دێنێ. واتە خوددا بە گەورەی خۆی بۆ ئەوەی خۆی پێناسە بکە چیرۆکمان بۆ دەجێڕێتەوە، کەواتە من بۆ چیرۆک نەژەرمەوە. بەڵێ لە دوای تەورات، لە دوای چیرۆکی ئادەم، لە دوای چیرۆکی نوح، لە دوای ئەو چیرۆکە گرنگانە کە من حەز دەکەم یەکەیەکە بۆ ئێوەی باسکەم، حەز دەکەم ئەو پۆدکاستانە کە بەنیازم لەسەر ڕۆمان بێ ئێستا هەمووی لەسەر ئەو چیرۆکانە بێ کە لە ناو تەوراتدا هەیە. من دەزانم چیرۆکی دروستبوونی باوکە ئادەمتان بۆ بژەرمەوە، من دەتوانم چیرۆکی نوحتان بۆ بژەرمەوە، تەنها من دەتوانم چیرۆکی لوتتان بۆ باس بکەم. ئەگەر ڕێگەم بدەن من بابەتەکان دەگۆڕم بۆی کە خوددا چۆن چیرۆکی ژێڕاوەتەوە. ئەوە زۆر لای من گرنگە، زۆر لای من گرنگە. من ئەوەندەی لە خودداوە فێر بووم چیرۆک بژەرمەوە لە هەموو هوەری دنیا نیو ئەوەندە فێر نەبووم. خوددا فێری کردم ڕۆمان بنووسم، بۆیە هەر بەو عەقڵیەتیشەوە ئەوەی دەینووسم شایەنی ئەوەیە بڵێ ئەو کابرایە لە فڵان شوێندا مرد، مردنەکەی بە ئازار بوو، بەڵام هەڵە نییە. قەڵمەکەی من حەقی هەموو کارێکتەرەکان وەک خۆی دەدات. باشە باباسێکی ڕۆمان بکەینەوە، بەس من دێمەوە سەر تەورات. ئەوروپا شوێنی لەدایکبوونی ڕۆمانە، لەوانەیە یەکەم ڕۆمان کە دنیا ناسیوێتی دەبێ یەکەم ڕۆمان بەو دنیا ناسینە پێشتریش هەیە، بەڵام من لە سەردەمی شۆڕشی پیشەسازیەوە دەست پێ دەکەم. شۆڕشی پیشەسازی و دروستبوونی چینێک بە ناوی چینی برجوازی وای کرد کۆمەڵە کەسانێک بێ ئیش لە ماڵەکەیان دانیشن. ئەو برجوازیانەی کە مارکس باسییان دەکات، هەر ئەو دروستبوونی ئەو چینانە یارمەتیەکی زۆری گەشەکردنی ئەدەب و بە تایبەتی ڕۆمانیدا. چۆن کۆمەڵە کەس بوونە خاوەنی کارگە و دامەزراوە و بازرگانی و پارە، بەڵام ئەو کەسانە وەکو دۆڵەمەند و پارەدارەکانی کورد بێزەوق و بێشعور نەبوون. نا، ئەوانە زانا و دانا بوون. ئەوان گرنگیان بەچیدا؟ گرنگیان بە ڕۆماندا، گرنگیان بە هونەردا. ئەوان لە جیاتی ئەوەی بچن ژمارەی سیارەیەک بەدە دەفتەر بکڕن تابلۆیەکیان دەکڕی بە پارەیەکی زۆر. ئەوان وایان کرد کە هونەرمەندەکان کاریان هەبێ. ڕۆمان نووسەکان چیان کرد؟ ڕۆمان نووسەکان بوونە پێویستێکی بەردەوامی کۆمەڵگەی برجوازی. هەر بۆ نمونەیەکی بچووک بێنینەوە، کۆمەڵێک ژنی زۆر لەو خانووە بەرز و جوان و ڕێک و پێکانە دانیشتون بە دەیان سەعات بێکارن، خوێندەواریشن، زانا و داناشن، خەڵکی پارەدارن، دنیایان دیوە. ئەوانە پێویستیان بەوە هەبوو گەشە بە ڕوحی خۆیان بدەن، دەرونی خۆیان دۆڵەمەند بکەن، ژیانێکی دیکە لە پەنا ژیانی خۆیان ممارەسە بکەن. ئەویش چی؟ ئەویش چیرۆک و ڕۆمان بوو. بۆیە ڕۆمان نووسەکانیان بان کرد، دیوەخان و شوێنی گێڕانەوەیان بۆ دانان، لەسەر کورسیەک دادەنیشت و چیرۆکی دوور و درێژی بۆ ژنانی خانەدانی ئەوروپا دەجێڕایەوە. تەماشای دەکرد چیرۆکەکە چەند هەستیارتر و کاریگرتر و پڕڕووداوتر بێ، ئەوەندە زیاتر گوێی لێ دەگرن و ئەوەندە زیاتر دەستخۆشی لێ دەکەن. ئەوان نەکەر ئەوە هەوڵیاندا لاپەڕەکانی ڕۆمان زیاد بکەن. هەر ئەوەش بوو بەهۆی ئەوەی ڕۆمانی 1000 لاپەڕێ و دوور و درێژش دروست ببێ. واتە ڕۆمان کوڕی
ئەرستۆکراتێتی ئەوروپایە. ئەوان ڕۆمانیان دروست کرد، ئەوان هوەری شێوەکاریان پێگەیاند، ئەوان لە دواکوڕی ئەو کۆمەڵە ئەرستۆکراتیەتە دەدوایی کە ڕۆڵی سەرمایەداریش دەگەڕێ سینەمایە. بە کەڵک وەرگرتن سینەما هوەرێکە کە کەڵک لە هەموو هوەرەکانی دیکە وەردەگرێت، وەکو جێرانەوە، وەکو ڕۆمان، وەکو مۆسیقا، وەکو تابلۆ هەمویان. باشە، ئێمە لەو شوێنەداین کە کۆمەڵگەی ئینگلیزی بەرەو پێش چووە، گروپێک دروست بوون بە ناوی ئەرستۆکراتیەت. ئەوانە دەیانەوێ گەشە بە فکری جێرانەوەی خۆیان بدەن، ڕۆمان و هەموو شتێکیان خستۆتە خزمەتی خۆیان. ئێستا لەو شوێنەداین کە ڕۆمان بەو شێوەیە ئێمە دەیناسین لەدایک دەبێت. بەڵێ دەیان ڕۆمانیان نووسی، کاری ئەوان تەنها نووسین و جێرانەوە بوو. زەوقی ئەوان لەسەر جێرانەوە ڕاوەستا بوو. ئەوان لە شەڕە قورسەکان گەڕابوونەوە. ئەوروپا شەڕەکانی خۆی کردبوو. ئەوروپا دنیای داگیر کردبوو بۆ ئەوەی ناوخۆی هێمن بێت. کەواتە مارکس ڕاستی گوتووە بۆ ئەوەی شارەکانی لەندەن و هەموو شارەکانی دیکەی ئەوروپا خۆ لە خۆشگوزەرانی دابن، دەبێ ئەفریقا داگیر بکرێ، دەبێ هیندستان داگیر بکرێت، دەبێ سین لە فەقیریدا بژی بۆی بتوانن سەرمایەکانی خۆیان بۆ ئەوێ بەرنەوە. ئەوە بابەتێکی سیاسیە، پەیوەندی بە ڕۆمانیشەوە هەیە، بەس ئێمە لەوەندە زیاتر لی نزیک نابینەوە. ئەوەی لە هەمووی گرنگترە ئەو هوەرە چۆن بە دنیادا بڕاو بووە، چۆن گەیشتە دەستی کوردیشەوە تا نووسەرێکی لێرە دانیشتووە لە بەرنامەکانی پۆدکاستی ڕوودا و دەیەوێ باسی جێڕانەوەتان بۆ بکە، باسی ئەوەتان بۆ بکە، باسی ئەوەتان بۆ بکە ئەو چەند گرنگی داوە بەوەی لە ڕێی ڕۆمانەوە هەنگاوێک کۆمەڵگەکەی خۆی بەرێتە پێشێ، هەنگاوێک دەرونی شێواوی کورد هێمن کاتەوە. زۆر سوپاس بۆ گوێگرتنتان.